إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله أما بعد فإن خير الكلام كلام الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خوای گەورە میهرەبان بە گەورەی و بەدەسەڵاتی خۆی خوایەکی بەدەسەڵات پێویستی بە هیچ کەسێک نییە، بەڵام لەگەڵ ئەوەدا دەفەرمێ إن الله يدافع عن الذين آمنوا. خوای گەورە دیفاع دەکات لە ئیمانداران، لە باوەڕداران. خوای گەورە دیفاعەکە لە باوەڕدار، لەگەڵ ئەوەدا تاوانی هەیە، گوناهی هەیە، هەڵەی هەیە، پەڵەی هەیە، عەیب و عاری هەیە، بەڵام ئێمە بە بچووکی خۆمان باوەڕداران دەشکێنینەوە، سوکایەتیان پێ دەکەین، چونکە سوێن بەخوا ئەو مۆبایلە ئەو تۆڕە کۆمەڵایەتانە بۆتە هۆکارێکی سەرەکی بۆ زۆرێک لە خەڵکی بەهۆی مۆبایلەوە دۆزەخی بۆ خۆی کڕیوە، دۆزەخی بۆ خۆی کڕیوە. هەر تاوانێ بەڵاو بێتەوە لایکی بۆکە، هەر کەسێک حەیای ببرێ لایکی بۆکە، هەر کەسێک گوێنی پێ بدرێ لایکی بۆکە. کەواتە زۆرێک لە ئێمە قوڕمان کردو بەسەر خۆماندا، ئەو نوێژ و ڕۆژ و عیبادەتێک کە کردومانە فریامان ناکەوێت، چونکە هەموویمان پێخشیوە بە خەڵکی. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ من ذب عن عرض أخيه بالغيبة كان حقا على الله أن يعتقه من النار. لصحيح سنني ترمزي هاتو دفرمي من رد عن عرض أخيه رد الله عن وجهه نار يوم القيامة. سيمدو حديثي بيغمري خواك صلى الله عليه وسلم. هر كسيك دفاع لبرايك مسلمان وباورداري خوي بك خوي قورو مهربان چيلي أكاد أو برادر حاضر نية ئەو کەسە لای تۆ نییە، تۆ دیفاعی لێ دەکەی، لە مەجلیسێکایە، لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندایە، لە شوێنێکدا کەسێ سوکایەتی بە کەسێکی باوەڕدار دەکا، دەیەوێ بیشکێنێتەوە، تۆ دیفاعی لێەکەی. پاداشتی تۆ چییە؟ یەکەم خوای گەورە و حەقێک لەسەر خۆی دایناوە ئەو کەسە لە ئاگری دۆزەخ ڕزگار کات، ئاگری دۆزەخی لێ دوور دەخاتەوە. ئەی ئەگەر دیفاعی لێ نەکەی مەحرومی، تاوانباری. با لە خوا بترسین. واللهی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڵگەیەکی ڕوون و ئاشکرایە بازاڕەکان و زانکۆکان کە ئەو خەڵکە زۆربەی لە خوا ناترسی. خوای گەورە میهرەبان دیفاع لە ئیمانداران دەکات. إن الله يدافع عن الذين آمنوا. دیفاع لە ئیماندار دەکات لەگەڵ ئەوەدا گوناه و تاوانیان هەیە، عەیب و عار و کەم و کوڕیان هەیە، هەڵە و پەڵەیان هەیە، بەڵام خوا دیفاعیان لێکات. چونکە تۆ بتەوێ لەگەڵ مەلایکەدا بژیت نابێ لەسەر زەوی بیت. تکاتان لێ دەکەم ئەوەندە لایک بۆ تاوان مەکەن، ئەوەندە بەشداری تاوان مەکەن. کەسێک ئەمرێ با خراپیش بێ، بڕۆ خوارەوە، حاشا لەو ڕێی بەڕێسانە خەڵکە ڕەشێتەوە. کابرا خراپە پێویست ناکە بەم شێوەیە کە تازە مردووە شەیتان وازی لێ ناوە، تۆ قچێ بەسەریەوە، قەینا دوعایەکی دەکە بەس جوێنی بۆ پێدەی. کاکە گیان ئێستا بڵێن سەحابە ئیمامی عومەر غەڵەتی کردووە، هەرەکەڵێن ڕاستە وایە، وەرە ئیمامی عومەرە شەیتان لێ ڕای کردووە، تۆ بۆ ڕاناکەی لێی. بەداخەوە ماڵمان وێران کردو، دنیا و قیامەتی خۆمان تاریک کردو، بەیانیە چی ناو گۆڕێکی تەنگ و تەسکەوە. بەسە سوکایەتی کردن بە خەڵکی، بەسە جوێندان بە خەڵکی. لە خوا بترسن، تۆزی ئینسان بێ شەخسیەتی بەدەمی پاک بێ. خوای گەورە دیفاعەکات، بەڵام ئێمە وانین ئەوە بزانین خوای گەورە دەفەرمێ من عاد لي وليا فقد آذنته بالحرب. رواه البخاري. لە ڕیوایەتەکەی صحیح مسلمیشا دەفەرمێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم پیاوی وا هەیە لەناو ئێوەدا، پیاوێکە لەناو ئێوەدایە، هیچ شخصیتێکی لەناو ئێوەدا نییە. خوا دەزانێت کێ خۆشەویستی خۆیەتی،
هەر کەسێک پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم خوای گەورە فەرموویەتی هەر کەسێک دژایەتی ئەولیا و خۆشەویستەکانی من بکات سوکایەتیان پێ بکە ئیعلانی جەنگی لەگەڵاکەم تۆ لەگەڵ خوا شەڕت پێکرێ وریابە بەڵام ئەولیاکانی خوا کێن ئەولیاکانی خوا ئەوە نین کە تۆ پێناسەیەکەی تۆ دەیناسی ئەولیای خوا ئەوە نییە کە تەنیا لای تۆ چاک بێ ئەولیا و خۆشەویستی خوا ئەو کەسانن کە لای خوا چاکن بەڵام جارویان ناو خەڵکە هیچ شخصێتێکیان نییە خۆشەویستی خوا فەرمی صلى الله عليه وسلم لە صحیح مسلمدا هاتووە کەسی وا هەیە لە ناو ئێوەدا قژی ئاڵۆسکاوە قژی تێکەڵ بووە شانەیەکی نەکردووە منزەرێکی جوانی نییە بڕواتە بەردەم دەرگای هەر ماڵێک لە ئێوە رب أشعث مدفوع بالأبواب بڕواتە بەردەم هەر ماڵێک پاڵی پێوەنێن ئەیکەنە دەرەوە دەرگاکەشی دەسە داخە بەس بێنە بەرچاوی خۆت کەسێک بێتە بەر دەرگاکەت و دەرگاکەتی لەسەر دابخەت و یەک پاڵێکیش پێ بنی کەواتە لای تۆ هیچ شخصێتێکی نییە هیچ حرمەتێکی نییە بەڵام لای خوا زۆر گەورەیە خەڵکی ئاوایە ئوەیسی قەرەنی ڕەحمەتی خوای لێبێ کە لە سەردەمی پێغەمبەری خوادا بوو صلی الله علیه و سلم لە سەردەمی سەحابەدا بوو پیاوێک و پیانەوت شێت بەڵام پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم لە دوای سەحابە باشترین کەسە پیانەوت شێت نقصان کەم عەقڵ خوای گەورە ئەو ڕێز حرمەتەی پێبەخشی ئیمامی عومەر بە فەرمانی خوا پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم هەر کەسێک لە ئێوە ئەی سەحابە هەر کەسێک لە ئێوە گەشتە ئوەیسی قەرەنی بڵێ داوای لێ خۆشبوون کە لەخوا بۆ تۆ ئیمامی عومەر فەرمی داوای لێ خۆشبوون بۆ بکە لەخوا خوا لێم خۆش بێ بۆیە نازانی تۆ چۆنە ئەم پیاوە کە ئەڕاتە بەر دەرگای خەڵکی پاڵێکی پێ و دەرێکا دەرەوە دەرگاکەشی لەسەر کەپسەکە بەڵام پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم لو أقسم على الله لأبره والله ئەگەر سوێنێک بخوا بڵێ خوایە سوێن بە گەورەی تۆ فڵان کەسم بۆ بمرێنە خوا یەکسەر دەیمرێنێ والله لەوانەیە پاڵێکی پێ بنی یەکسەر خوای گەورەی ڕۆح لێ بسێنێتەوە ئەوەنە دوعای قبوڵە بۆی ئاگاداری خۆمان بین ئەوەندە سوکایەتی بە خەڵکی نەکەین بە دوای عیب و عاری خەڵکە ئەلحەمدولیلا فڵان کەس غەڵەتی کرد فڵان کەس وای کرد ئەوە ئیشی تۆ نییە ڕۆژێ دێ خۆشت ناو قوڕێکە قوڕە ڕەشەیەکەوە با لە خوا بترسین بەسە تۆڕە کۆمەڵایەتیەکان تەقوا و ئیمانی زۆر کەمتیایە خوای گەورە دیفاع لە ئینسانی ئیماندارەکە لەگەڵەوەدا گوناه و تاوانیان هەیە عیب و عار و کەم و کوڕیان هەیە تۆ بۆ دیفاعی لێ ناکەی بۆ خواخواتە کەسێک غەڵەت کا و سوکایەتی پێ بکەی ئەخەرێکی لە غەڵەتەکان کە ئێمە تێگەشتوونە ئەوەندە دواکەوتوین وا دەزانین ئەگەر مامۆستایەکی ئاینی غەڵەتێکی کرد گوناحبارە بێ لەسەری ئەەکەوێ بەڵام جەنابەت گوناحی لەسەر نانووسرێ لەبەرەوە ڕیشی لە تاشیوە و نوێژەکەی دوان ناکەیت و تاوئیتر کێشەم نییە بەڵام وانیە بەخوا من یەک مەلایکە ئەلیا گوناحم لەسەر نووسێت تۆش یەک مەلایکە فەرقمان نییە ئەوەی بۆ تۆ حرامە بۆ منیش حرامە ئەوەی بۆ من حرامە بۆ تۆش حرامە ئاگاداری خۆت بەوە مەخەڵەتی وەڵام من کابرایەکی دیندار نیم بەخوا دیندار بی و بێ دین بی هەرچی بکەی لەسەر دەنووسرێ ئەوە دڵنیا بەلەوە خۆی مە دوو مەلایکە ڕسەشانمان نیە سەشانی چەپمان هەر مەلایکەی وەک جەنابتە کەواتە خوێنەواری نەخوێنەواری هەر مەلایکەیەکەش شەهادەتەیە شەهادەت نییە مەلایکەی گوناهە لەسەر نووسێ کەواتە دڵی خۆت بۆ خۆش مەکە وەڵام من کابرای دیندار نیم و حاجی نیم و نازانچی نیم تەواو والله هەرچی ئەکەی لەسەر تەکەوێ خوای گەورە دیفاع لە ئیماندارەکەت بەڵام ئێمە سوکایەتی بە ئیماندارەکەین خۆشەویستی خوا فەرمیێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە دەفەرمێ هەر کەسێک تەواو ئیتر ناوی چییە ژنە پیاوە کێشە نییە هەر کەسێک مسلمانێک لە شوێنێکە بشکێنێتەوە مەجلیسە یا تۆڕە کۆمەڵایەتەکانە تۆڕە کۆمەڵایەتەکانە کەسێ دەشکێنێتەوە تۆش تەئیدەکەی تۆش یارمەتی دەری ئەوی وەڵڵی ئەوەی کە حەیای خەڵکە بات تۆش کە لایکت بۆ کرد دەستخۆشی دێکە سوێن بەخوا لەگەڵەوە فەرقت نییە تۆ چکە تۆ دیفاع لێ کرد هەر مسلمانێک هەر مرۆڤێک لە شوێنێکا بشکێنێتەوە پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم سوکایەتی پێ بکە یارمەتی دەری ئەو کەسانە بێ کە سوکایەتی بە مسلمانێک دەکەن پێغەمبەری خوا فەرمیێ صلی الله علیه وسلم ئەو ئینسانە پێی خۆشە لەو شوێنە سەربەرز بێ بەڵام تۆ سوکایەتی پێکەی تۆ سەر شۆڕی دەکەی بە حسابی خۆت خوای گەورە و میهرەبان وەکو تۆڵەیەک ئەو ئینسانی کە سوکایەتی بە کەسێکت لە شوێنێکە شکاندێەوە لە مەجلیسە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە شوێنێکە ئەو کەسە
خوای گەورە لە شوێنێکە سەرشۆڕ و ڕسوای دەکا کە پێی خۆشە سەربەرز بێ لە مەجلیسێکە پێی خۆشە سەربەرز بێ خوا زەلیلی دەکا چونکە ڕۆژێک مسلمانێکی زەلیل لە شوێنێکە کەواتە ئاگاداری خۆت بە هەموو شتێ بەسەرەیە مردن بەسەرەیە حیابردنیش بەسەرەیە کەواتە ئاگاداری خۆمان بین بەسە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەڵێی کە سەیرێکی لەم خەڵکە هەر نوێژ ناکە هەر خوا ناناسی زۆربەی وایە بەڕاستی سەی کۆمنتەکان کە تەقوای چی شخصیەتی چی ڕێزی چی حیای چی شەرمی چی نییە لای زۆربەی خەڵکی بەسە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئەو کەسەی سوکایەتی بە کەسێ بکە خوای گەورە ئەوە زەلیلی دەکات بۆی کەواتە ئاگاداری خۆت بە ئاگاداری خۆت بە یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خوای گەورە میهرەبان دیفاع لە ئیمانداران دەکات لەگەڵەوەدا گوناه و تاوانی زۆریان هەیە چکە مەلائیکە نین لەگەڵەوەدا عیب و عار و کەم و کوڕیان هەیە بەڵام ئێمە دیفاعیان لێ ناکەین دەبزانین ئەگەر مسلمانێک باوەڕدارێک غەڵەتێکی کرد هەڵەیەکی کرد کاکە تۆ ئەتوانی بڵێ فڵان کەس هەڵەی بەس کاکە یەکسەر مەیکە منافق یەکسەر مەی نێرە بۆ هەنێ شوێن لە خوا بترسن تەقوای خوا بکەن یعنی کاکە ئەڕۆیتە شوێنێکەوە لە هەموو دائیرەکانە نەخۆشخانەیە قوتابخانەیە زانکۆیە هەر شوێنێکە بڕۆ ژووری بەڕێوەبەرە و ڕسمێکی تایە ڕسمی سەرۆکێکی تایە یەکسەرە بێ بڵێ ئەمە عاید بە فڵان کەسە کاکە چەند ساڵێکیمان لێ 15 ساڵ 30 ساڵێکیمان لێ کاکە ئەم سەلەفیانە عاید بە ئیسرائیلن ئەوڵێ عاید بە سعودیەن ئەوڵێ عاید بە عیلمانین دەی من شتێک دەڵێم تۆ بە من دەڵێ عیلمانی بە هاوشێوەی من دەڵێ عیلمانی یا ئیسرائیلی جوولەکە عاید بە ئیسرائیلن والله تا ئێستا نازان پارەی ئیسرائیل ناوی چییە سعودیە زان چونکە هەمان چوونە بۆ عومرە و حەج زانین ڕیاڵی ناوە بەس بەخوا نازان پارەی ئیسرائیل تا ئێستا نازانم ناوی چییە چی پارەیەکیانی نازانم بەخوا عوملەکەیان چییە ئیتر لەکوێ پیاوی ئیسرائیلم من بەخوا زۆربەتان نانی نەزانن سەیری کە تەماشاکە نابێ بڵێ کاکە ئەم مدیرە عاید بە فڵان حیزبە لەبەرەوە ڕسمێکی داناوە گورە لە خوا بترسن لە خوا بترسن لە خوا بترسن بەسە کاکەمانە عاید بە عیلمانین من شتێک دەڵێم سوێن بەخوای ئەرز و ئاسمان هەتا ئەمڕۆ پەیوەندیم لە لایەنگەری هیچ حیزبێکی ئیسلامی عیلمانی نیم هیچ کەسێک بێمنەتم چی هەیە بان ژێر بەڕە بێنە بان بەرە بەڵام بە بەڵگەوە نەک بە بوختیان ڕۆژێ مامۆستایەکی ئاینی بەداخەوە لەم شارە وتیمانە عاید بە ئیسرائیلن گەنجێ وتی مامۆستا بەڵگە چی وتیمانە ژن بە خۆڕایی مارە بڕن تخوا ئەمە بەڵگەیە من ژن بە خۆڕایی مارە بڕم ئیسرائیلیم بەخوا کەسێکی معروف ناسراوە من دەڵێم سوێن بەخوا پەیوەندیمان بە هیچ حیزبێکی سەرزەویەوە نییە ئەگەر درۆ دەکەم نەفرەت و لعنەتی خوام لێبێ ئەگەر تۆش ئەڵێی وانییە و عیلمانیت من دەڵێم ئامین نەفرەتی خوام لێبێ ئەگەر عیلمانی بم ئەگەر عیلمانیش نیم نەفرەتی خوا لە تۆ بێ تۆش بڵێ ئامین دەکەین شەرمە شەرم عیبە عیب با لە خوا بترسین ئەوە نایەنێ ژیان بەخوا هەموو ڕۆژێمانە عاید بە ئیسرائیلن کاکەمانە دیفاع لە فڵان کەس ناکەن کورە بابە وانییە والله غەڵەتی والله پێمان ناخۆشە موسڵمانێک لە غەزە والله خوێنی بڕوات بۆ ئێمە عاید بە ئیسرائیل خوا ئیسرائیل لە ناوبەریە هاوشێوەی ئیسرائیل و یارمەتی دەرەکانش لە ناوبەرێت خوا زەلیلی دنیا و قیامەتیان بکە کەواتە با لە خوا بترسین تەقوای خوا بکەین ئەوڕێتە مەجلیسێکەوە دەعوەتێکەوە ئەمە کاکە بۆتە عیلمانی تەئیدی ئەوانەکە کورە لە خوا بترسە ئەگەر بوومەتە عیلمانی دیفاعیان لێ ئەەکەم و بانگەشەیان بۆ دەکەم نەفرەتی خوا لەبێ لەبێ دنیا و لە قیامەتە بەسە عیبە لە خوا بترسن خوای گەورە ئیماندار زۆر خۆشە بەلایە خۆشەویستە بەلایەوە دیفاعیان لێ دەکات خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە حەدیثێکی صحیحی ئەبوو داوداتۆ ئەفەرمێ من حەما مؤمنا من منافق بعث الله ملكا يحمي لحمه يوم القيامة سيرك هر كسيك إيمان دارك بباريزي لويك منافقك قسەی پێ دەکا سوکایەتی پێ دەکا
ڕسوای دەکا ناشرینی دەکا ئیتر لە بەتایبەتی تۆڕە کۆمەڵایەتەکان ئەمڕۆ یەکێ خۆیە کوژێ ئیتر کاکە هەزار گوێری پێدرێ کورە دەبەسە کاکە بۆ خاتری خوا کەس مەلایکەنی والله هەمووتان ئەمەمان گوناحەیە بەخوای گەورە ئەگەر خوا ئاشکرایکە هەمومان فەزح بین حەیامان نەچین بەسە تۆڕە کۆمەڵایەتەکان بکەنە شوێنی تەقوا نەک شوێنی گوناه و تاوان و جوێندان بە خەڵکی با کافریش بێ شەرعی نییە جوێنی پێ بدەیت والله شەرعی نییە جوێن بە کافر و ئیبلیسیش دەی پێغەمبەری خوا فەرمووی ساسم جوێن بە ئیبلیس مەدەن جوێن بە شەیطان مەدەن خۆم خەڵک لە شەیطان خراپتر نییە نەبەخوا هەر کەسێک دیفاع لە مسلمانێ بکات منافقێک غەیبەت یەکات سوکایەتی پێ ئەکا ناشرینی ئەکا خوا لە پاداشتی ئەوەی کە تۆ دیفاع لە مسلمانێک لۆ چیت بۆ ئەکا خوای گەورە لە ڕۆژی قیامەتە مەلائیکەیەک دەنێرێ یحمی لەحمەه یوم القیامە خوای گەورە دەفەرمێ ئەی مەلائیکە بڕۆ فڵان کەس لە ئاگری دۆزەخ گۆشتی ئەو ئینسانم پارێزە لە ئاگری دۆزەخ چونکە ئەم مسلمانە لە دنیادا نەهێڵا خەڵکی گۆشتەکەی بخۆن و غەیبەتیکەن و سوکایەتی پێ بکەن لە پاداشتی ئەوە تۆش بڕۆ گۆشتی ئەو بپارێزە لە ئاگری دۆزەخ بە ئاگری دۆزەخ نەیخوات ئەگەر دیفاعی لێ نەکەی و سوکایەتی پێ بکەی تاوانباربی خوا زەلیل دەکا تاوانباربی چاکە و عیبادەتەکانی خۆ دەگەر هەدوی بۆیانە نێری ئەگەر دیفاعی لێ بکەی خوا لە قیامەت دیفاعی لێکا و مەلایکەیەک دەنێرێ گۆشتت لەحمت واتە بپارێزێ لە چی لە ئاگری دۆزەخ باشە کەواتە دیفاعکردن لە مسلمان بۆ دنیا و قیامەتە باشترە یا سوکایەتی کردن یا دیفاع بکەی باشتر یا سوکایەتی بە خەڵکی بکەی یارمەتی دەری خەڵکی باش بی یا خەڵکی خراپ بی با لە خوا بترسین خوای گەورە و میهرەبان دیفاع لە ئیمانداران دەکات لە کاتێکا گوناه و تاوانیان هەیە هەڵە و کەم و کوڕیان هەیە بێگوناه نین مەلائیکە نین بەڵام ئێمە ئیماندار ناشرین دەکەین سەیرم حەدیثی پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم وا دەزانی لە تۆڕە کۆمەڵایەتەکانە یا لە مەجلیسێکە کەسێک ناشرین کرد و شکانتەوە ئیتر تەواو ئەڕوا و کۆتایی پێدێ ناوەڵڵا بزانە چی لە قیامەت چاوەڕێی تۆیە لە شوێنێکا خەڵکێکت شکانەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە کەسێکیان شکانەوە تۆش یارمەتی دەری ئەوان بی بەلایک و بە قسەکردن بە جەزاکەڵا و خێرن بە چی هەر شتێک ئیسلام فێرمانی کردو ئەگە کەسێک زینای کرد سەتریکە زینا نەک هەڵە زینای کرد سەتریکە بیشارەوە عیبەکەی بشارەوە بەڵام ئێمە زینایکی کابرا هەر لەوانەیە ساردیە بخواتەوە فەقیرە ئەچنە غەیبەتێکن دەستەکەن بختیانکردن بۆی عیب عیب ئێمە مسلمانین ئاخر معقولە من لە ئێوەی نوێشکەر بترسم تۆ لە نوێشکەر بترسی ئەو خەڵکە لە نوێشکەر بترسێ خوشويستي خوا فرمي صلى الله عليه وسلم حديثك صحيح أبو داود من رمى مسلما بشيء يريد شينه به حبسه الله على جسر جهنم حتى يخرج مما قال هر کەسێک تۆمەت بداتە پاڵ مسلمانێک وای کرد ئەمە علمانیە ئەمە عیدۆ فڵانە کورە برای بەڕێزم خۆ مشتێکی ئاسایە ئەو قسانە بکرد بۆچی لەبەر ئەوە پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بوختیانیان بۆ کرا سەحابە بۆیان کرا عایشە بۆی کرا نەکبەتی وەک ئێمە چییە هەمومان غەیبەتمان نەکری هەمومان بوختیانمان بۆ کری خۆ تەنیا کەسێک نییە بەس با ئێمە لەو غەیبەت و بوختیانە لەو جوێندانە بەشدار نەبین هەر کەسێک مسلمانێک شتێ بداتە پاڵ مسلمانێک بەڵام خۆشەویستی خوا فەرمی ساسم یورید و شەینەه به ئەوە مهم پشگیرەکەیە دەیەوێت ناشرینی بکە مسلمانی غەڵەتێکی کردووە تاوانێکی کردووە خوای گەورە دەفەرمی ئەو کەسانەی تاوانتان کردووە بگەڕێنەوە بەلای خوا لێتان خۆشە بم بەس تۆڵی نە بە حەیەی بەرم فرسەتە فڵان کەس ئەلحەمدا غەڵەتی کرد وەڵا دڵنیا بە ڕۆژێ خوا لە تۆ وات لە تۆ ئەکا لەو خراپتر بەسەرا دێ بەسەرە دێ وریابە هەر کەسێک شتێ بداتە پاڵ مسلمانێک مەبەستی ناشرین کردنی بێ مەبەستی ئەوە بێ سوکایەتی پێ بکە شەخسێتی داگرێ ناشرینی بکە ئیتر ناشرینی خۆتان زانی یعنی چی ناشرینی بکە دایبەزێنێ باڵانسی دابەزێنێ شەخسێتی دابەزێنێ مزگێنی بە لەو کەسانە ئەگەر تۆبە ناکەن جا بە تۆبەکردنیش خوا لێت خۆش نابێت چونکە ئەمە حەق و ناس ئاگدار یەک بوختیانێ بۆ کەسێ بکەی هەزار جا بڵێ خوایە لێم خۆش بە 1 ملیۆن جا خوا لێت خۆش نابێت چونکە ئەوە حەقی خەڵکە یەک کەسێک ناشرین بکەی
دیفاع لە کەسێ بکەی خەڵکی ناشرینەکە خوا قەت لێت خۆش نابێت ئەو کەسە خۆت لێ خۆش نەبێت کەواتە ئاگاداری خۆت بە خوای گەورە ئەو ئینسانەی کە شتێکی داوەتە پاڵ کەسێ بۆی ناشرینی کە خوای گەورە لە ڕۆژی قیامەتە لەسەر پردی سیرات لەسەر دۆزەخ حەبسی دەکات سجنی دەکات حتا بەڵگەی دەهێنێ بەڵگەی پێنیە کاکە بەڵگەی چی پێیە هەو سوکایەتی بە تۆ کردووە ناشرینی کردووی بوختیانی بۆت کردووە بەپێی قورئان و حەدیث ئەو کەسەی بوختیانەکە دەکات ئەو کەسەی تاوانەکە دەکات ئەو کەسەیشی بەشدارە و تەئیدیەکە هیچ فەرقێکیان نییە نەڵێ وەڵا کاکە من تەنیا دەستخۆشیێکم لێ کردووە سوێن بەخوا لەگەڵەوە فەرقت نییە بەپێی قورئان و حەدیث هەروەکو چۆن لە چاکەدا بەشداری لە خراپەشە بەشداری کەواتە خوا لە قیامەت لەسەر پردی سیرات حەبس دەکات چونکە مسلمانێکت ناشرین کرد یارمەتی دەری کەسانێکی دڵنەخۆش بووی مسلمانێک ناشرین کەن کاکە یاخوا کەس نەگەوێتە تۆ ڕۆکمەڵایەتەکانەوە حیای دەبن کەرامەتی دەشکێن هەر ڕۆژی بە کەسێکەوە تیکتۆک هە 2 ڕۆژ و 3 ڕۆژ لەسەر کەسێکە کۆرە دەبەسە کاکە بۆ خاتی خوا بەسە دەبەسە کاکە لایەکی خراپ مەکە خۆتیش ئەمری خەڵکی مردووە لایەکەکە ئێرما و لایەکی خراپەکەی جوێنەکەی ئێرماوە چەند ساڵە مردووە نەکبەتە یەخەدە ئەو لایەکە ئەمێنێتەوە ناسڕێتەوە ئەمێنێتەوە ئەمەش مەلایکە نووسیوەتی لەسەرت کە خراپەت نووسیوە لە خوا بترسە دوای مردن کێ بۆتە سڕێتەوە کێ ئەو جوێن و سوکایەتی و غەیبەت و بوختیانە بۆ سڕێتەوە کەس نییە بۆت بسڕێتەوە ڕۆیتەوە کۆتایی پێات کەواتە ئاگاداری خۆمان بین لە خوا بترسین خوای گەورە دیفاع لە ئیماندارەکەت لە کاتێکە گوناهیان هەیە تاوانیان هەیە هەڵەیان هەیە پەڵەیان هەیە عيب عار كم كريان هيا بلام خواي قرد فمي إن الله يدافع عن الذين آمنوا خوا دفاع على إيمان دارك إما بختيان دكين بخرج لأخوانا ترسين خوشويستي خوا صلى الله عليه وسلم لحديثك صحيح ترغيب هذا فرمي ومن قال في مؤمن ما ليس فيه أسكنه الله ردغة الخبال حتى يخرج مما قال هەر کەسێک شتێ بداتە پاڵ و مسلمانەکە ئەو شتەی نەکردووە ئەخە کاتێک تۆ بە کەسێکەڵی ئەم کەسە فڵان عاید بە فڵان کەسە و عیلمانیە کورە کاکە بێ بەڵگەت پێ بێ وەڵڵا وانە بێ زۆر خەتەرە بە قیامەتت بەچی بەڵگەیەک ناکرێ هەر کەسێکت بینی لە شوێنەکە یەکسەر تۆمەتێکی بە دروستکەی کاکە کابرا چۆتە مەقڕێک و احتیمالەیە لەوانەیە کابرا باگیان کرد بێت داماوە تۆ چوزانیە لە خۆتۆ مەڵێ ئەمە عاید بە فڵان کەسە کابرا شتە دعوەتێک و دانیشی لەوانەیە کۆمەڵی خەڵکی خراپی تیابێ یەکسەر تۆ هەلە خۆتۆ تعریف و پێناسە و ئینسانە سەروانە مەکە کاکە جاری وایە خەڵق و عیلمی غەیبی پێ نییە ئەچێتە شوێنێک و وەزعەکە چۆنە نازانی برای بڕێت کەسان هەتا ئێوارە هەڵەپەڕن لە شایە هەڵەپەڕن خۆتان و ژنەکانتان سافیرەیە لەولاشە قسە بە مسلمانەکەن تۆ شەرم ناکەی لە خۆت تۆ خۆت بینیوە عائیلە و خێزانی خۆت بینیوە قسە لەسەر خەڵکەکەی ژنەکە سینگ و سەری بەدەرەوەی قسە بە خەڵکەکەی بڕۆ سەرت داخە سەرشۆڕێک ئەو ئینسانانەی کە ئەوە حاڵەکەیانە چۆنە بێ قسە بە خەڵکی بکەن چۆنە بێ قسە بە ئەهلی مزگەوت و جومع و جەماعەت بکەن ئینسانێکی فاشل دوو لە ڕێی بەڕێستان خۆی و خێزان و کچی فاشل هەتای وەرە خەڵکی سەیریانەکە فڵان کەس غەڵەتی کرد خۆت بینیوە تۆ هەی نەکبەت هەر کەسێک بوختیانێ بۆ مسلمانێ بکە شتێکی بۆ هەڵبەسێ ئەو کەسە ئەو شتەی نەکرد بێ شتێکی پێ بڵێ ئەو کەسە نەیکرد بێ ئەو کەسە وانە بێ ئاگاداری خۆت بە لە خۆتە تۆمەت بە خەڵک دروست مەکە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە ڕۆژی قیامەتە ئەم ئینسانە سزاکەی چییە تەنها بوختیانێکت کردووە یاخود کەسێ بوختیانی کردووە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تۆش دەستخۆشی لێ کردووە لە ڕۆژی قیامەتە خوای گەورە لە ناو کێم و جەراحەتی ئەهلی دۆزەخ ئەهلی دۆزەخ پەنا بەخوا کاتێک ئەسووتێن لاشان ئەتاوێتەوە کە ئەتاوێتەوە پەنا بە خوای گەورە ئەو هەموو کێم و جەراحەت و خوێنەکە دێتە خوارەوە خوای گەورە ئەو ئینسانە بوختیان چێت لەو شوێنە حەبسەکە بێ ئەبێ کێم و جەراحەتی ئەهلی دۆزەخ بخوا حتا بەڵگەیەک دەهێنێ لە سزادایە وەڵڵا بەڵگەی پێینە چونکە بوختیان بەڵگەی لەسەر نییە غەیبەت لەوانەیە بەڵگەیەکی لەسەر بێ بەڵگەی لەسەر زۆجا غەیبەت بەس بوختیان یانێ ئەو کەسەی چین ئەو شتەی نەکردووە ئەو شتەیان نییە حتا بەڵگەیەک نەهێنی لەو کێم و جەراحەت ڕزگارت نابێ وەڵا بەڵگەیش نییە کەواتە بۆ خۆت هەر کێم و جەراحەت بخۆ غەیبەتی خەڵک ئەکەی بوختیانی بۆ ئەکەی دڵنیا بە باجەکەی ئەدەی خوا دیفاع لە ئیماندارەکە تۆ ئەچی بوختیانی بۆ ئەکەی بۆی لە کۆتاییدا دەڵێم
دیفاع لەو کەسانە مەکەن بە لایک بە قسە بە دەستخۆشی ئەو کەسانی کە بوختیان بۆ خەڵکەکەن، ئەو کەسانی جوێن بە خەڵکەدەن، ئەو کەسانی سوکایەتی بە خەڵکەکەن، وەڵڵی سوکایەتی کردن بە خەڵکی، بوختیان کردن بە خەڵکی، جوێندان بە خەڵکی، ئەمانە هەمویان هۆکارن بۆ چوونە جەهەنەم. جا بۆی هەڵی بژێرە ئەمڕۆ هەڵی بژێرە. لە کۆتاییدا دەڵێم پیاوێکی بەتەمەن هەبوو، ڕۆژێک گەنجێکی بینی، گەنجەکە تۆزێ بێتاقەت بوو، پیاوەکە وتی ڕۆڵە گیان بۆ بێتاقەتی، وتی داوای ئافرەتێکم کردووە، کچێکم کردووە، حەزەکەم بیهێنم، ئەڵێن ڕەوشت و ئەخلاقی تەواو نییە. وتی جا ڕۆڵە گیان خەفەتی بۆ چییە؟ من کچێکم هەیە ناوم فڵان کەسە، کچێکم هەیە ماڵمان لە فڵان شوێنە، وەرە کچەکەی خۆمت پێشکەشەکەم، بڕۆ پرسیاریشم بکە دەربارەی من، بزانم من کەسێکی چۆنم. بەس فڵان ڕۆژ لە فڵان شوێن فڵان سەعات مەوعیدمان بێ لە فڵان شوێنێکتری ببینی. وتی باش. دو سێ ڕۆژی پێچوو مەوعیدەکە هاتە پێشەوە، مام حاجی گەشت بە کوڕەکە. وتی ها ڕۆڵە گیان چیت کرد؟ وتی وەڵای مام حاجی داوای لێبوردنەکەم. وتی بۆ؟ وتی وەڵای وتیان کچەکەی ئەوش ئەخلاقی تەواو نییە. وتی وەرە ڕۆڵە گیان بۆیە ئەم قسەم بۆ کردی بۆی تێبگەی، سوێن بەخوا من مناڵم هەر نییە، نەکەچ نەکوڕ، هەر مناڵم نییە، ئیتر چیتە ئەخلاقی ڕەوشتی تەواو نییە، هەر نیمە مناڵم هەر نەبووە، خوا مناڵی پێم نەداوە، ئیتر بۆ خەڵکە لەن کچەکەی ڕەوشت و ئەخلاقی تەواو نییە. بڕۆ کچە ئەو ئافرەتی کە داوات کرد بڕۆ بیێنە، ئەو خەڵکە ڕاست ناکە، ئەو خەڵکە بوختیان چییە؟ بۆی ئاگاداری خۆمان بین، لە خوا بترسین، بەس تۆمت بۆ خەڵکی دروستکەین. ئەڕۆتە ناو قەبری خۆت و منش بژن ئەچمە ناو قەبری خۆمەوە، ئەوە کە ئەچێت ناو قەبری خۆیەوە، کەواتە خەریکی قەبرەکەی خۆت بە، واز لە خەڵکی بێنە. خالقێکی خوایەکەی لە قیامەت محاسبەی هەموو کەسێکەکە. ئەگەر درۆ ئەەکەم لەگەڵ ئێوەدا، ئەگەر عاید بە حیزبێکی سەرزەویم، خوا لە دنیا و قیامەت لە ڕەحمی خۆی مەحرومکە. ئامین. ئەگەر تۆش هەر بوختیانەکەی ئەڵێ عاید بە حیزبێکی، خوا لە دنیا و قیامەت لە ڕەحمی خۆی مەحرومت کە، تۆش بڵێ ئامین. بزانێڵی وەک من لە خوا بترسن. حتى مردن إن شاء الله نحزباتي بقولوا نحزباتي شكا باورشم بينية. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجماعة والجماعات. يا ربي خوايا الشفاين أخوة شكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خير عن كدو. يا ربي خوايا هيمني وآرامي والله تمان بباريزي خوايا أو خلقيا كلا توركم ملايتي كان الزربان لتو ناترسن. يا ربي خوايا بيان قريني توبة تقوى وإيمان. يا ربي خوايا لبختيان ودرو ناشرين كدري خلق مان باريزي خوايا لو كسانا مان بجري ستري عيب وعاري خلقي بكي نكحي خلقي برين خوايا إيمان وتقوى مان زياد كي خوايا لأقري دوزخ مان باريزي خوايا رحمة لكي أو نمان قناه وتاوان كدو خوايا أقر رحمة بينك تياتشين خوايا برحمي خود لقل مان الرحمن بيبكى إما تاوان بارو خرابين هي مني وآرامي ولات مان بباريزي يا رب العالمين خوايا آخر من بخير بيري كاتب ما مريني خود لما رازي بي يا رب العالمين. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.